پرسی تای خوێنبەربوون ئیستا و بابەتە گرنگەیەکە لە عێراقدا زۆر تشکی دەخرێتە سەر ماوەیەکە لە میدیاکانەوە تەنانەت لە تەندروستی هەرێم لە تەندروستی عێراق ڕێنمایی دەدرێت بە هاوڵاتیان سەبارەت بەم نەخۆشیە دەچێتەوە بابەتەکە زۆر لەسەری ناڕم لەگەڵ بەڕێز شاخەوان عەزیز بەرپرسی هۆبەی کۆنتڕۆلی نەخۆشە گواستراوەکان کە بەڕێزیان ئەو پسپۆڕیشیان لەسەر و بابەتە هەیە ڕاستەخۆ لێرە میوانە گفتوگوی بابەتەکەی لەگەڵ دەکەم کاک شاخەوان زۆر سپاس بۆ ئامادەبوونێت بەر لە هەموو شتێک باباس لە نەخۆشی تای خوێنبەربوون بکەین نەخۆشیەکە چییە و خەڵک چۆن هەستکا کە نەخۆشیێکی لەم جۆرەی هەیە زۆر سپاس خان کاتەی تۆ بینەرانی قساتش باش زۆر سپاس بۆ ئامادەبوونێت نەخۆشی تای خوێنبەربوون نەخۆشیێکی تازە نییە لە ڕاستیە نەخۆشیەکە دەستە ناوەڕاست ساڵەکانی هەفتاکان هەیە و دواتر بەهۆی ئەم تێکەڵی و ئێستای کە لە عالەما هەیە گوازراوەتەوە بۆ ئەم مەنتیقەیەش لە ئەفریقا ئەوروپا لە شەرقی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست لەمانە هەمووی هەیە بۆ وڵاتی خۆشمان بەدەر نییە لەوەیە لە ڕاستیە و هەرێمی کوردستانیش بەداخەوە هەر کەیسمان هەیە نەخۆشەکە نەخۆشیێکی ڤایرۆسیە سەرچاوەکەی حیوانە ئاژەڵە بە تایبەتیش ئاژەڵ وەکو مەڕ و بزن و هەروەها مانگا و ئەسپ و هەنێ کاتیش لە هەنێ نەعامەیە کە ئێمە نەعامەمان زۆر نییە ئەمانە چۆن تووشیانە بێت چۆنە گوازرێتەوە بۆ ئەمانە شتێکی پێڵێن تیک کە لە ناو کوردەواری خۆمان بە گەنە ناسراوە بەڵام جۆرێکی تایبەتی گەنەیە کە ناوە عیلمیەکەی هاولۆمایە ئەم گەنەیە وەکو ڕیسێرڤەر وەکو ئەوەی کە خانەخوێی ئەم ڤایرۆسەیە لەسەر ئەم گەنەیە ئەژێت و ئەم گەنەیە کاتێکە چێ ئەنووسێ بە حیوانەکەوە تەمان گەنەکەش خۆی لەسەر حیوان ئەژێت و بە تایبەتی لەو شوێنانەی کە ئاژەڵەکە کە مووی پێوە نیە منطقەی گوان ئەو شوێنانە کە تووکی پێوە نیە بۆی خوێنەکەی لێوەرگێ خۆی لەسەر خوێنەکە ئاژێت کە ئەنووسێ بەو شوێنانەوە لە کاتی ئەوەی کە خوێنەکە وەرەگرێ هەڵێ مژێ وەکو خۆراک لە ئاژەڵەکە ڤایرۆسەکە چێتە ناو جسمی ئاژەڵەکەەوە بەڵام مەترسیەکە چییە؟ ئاژەڵەکە هیچ کێشەی نییە هیچ نیشانەیەکی تیا دەرناکەوێت بە پشکنیش ناتوانێت بزانێت بە پشکنی ناتواندرێ نەخۆشە بەڵام تۆ پشکرین بۆ ئاژەڵ چۆن نەکرێت عادەتەن پشکنین بۆ شتێکەکرێت کە نەخۆش بێت یعنی مە ناتوانین مەگەر بۆ بە حوسات مەسەلەن چی لە حەقلێکی لە گەوڕێکە لە حەقلێکی ئاژەڵیە سامپڵ وەرگری ئەجینا تۆ عادەتەن پشکنین بۆ شتێکەکرێت بۆ کەسێکەکرێت بۆ ئاژەڵێکەکرێت کە نەخۆش بێت کە گومانی لێ بکرێت کە نەخۆش باشە دواتر چۆن ئەم نەخۆشیە بۆ مرۆڤ گوازرێتەوە ئەم نەخۆشیە لە ڕێگەی تەمان تیکەکە خۆیەوە واتە گەنەکە خۆیەوە احتیمالیەوە هەیە ئێمە لە گەوڕێکابین لە دەشتێکابین ئەو گەنەیە بکەوێتە سەر جسممان و بە هەمان شێوە پێڵێن قەبگرتن یا بایت و لە ڕێگەی ئەوە ڤایرۆسەکە بۆمانەگوازێت ئەمە حاڵەتێکیان حاڵەتە ئەمە حاڵەتێکی دەگمەنە چکە گەنەکە دەگمەن نییە بەڵام لە ناو شارە کەمترە زیاتر و کەسانی کە بەرکەوتنی ڕاستەخۆیانی و بەڵام مەترسیەکە لەکوێیە لە گواستنەوەکە خودی ئاژەڵەکەیە ئاژەڵی توش بوو بەڕاستی یعنی ئێمە ڕۆژانە بەرکەوتە هەیە لەگەڵ ئاژەڵ لانی کەم تۆ گۆشتە کڕی و بەرکەوتەوە لەگەڵ ئاژەڵا هەیە و ئاژەڵەکانش ئاژەڵی کێوی و ماڵی شەگرێتەوە ینی لەسەر هەردووکی ئەمە هەیە بەو شێوەیە ئێمە ڤایرۆسەکە وەرەگری واتە لە ڕێگەی خواردنی گۆشتەکەی و تووشە بین لە ڕێگەی خواردنی گۆشتەکەەوە توش نابین لە ڕێگەی خوێن و دەردراوەکانی و ئاژەڵەوە تووشە ئێمە تەعامل لەگەڵ گۆشتەکەیە ئەەکەین بە بەرکەوتە تۆ بەر لەوەی بیخۆی کوشتارگە و هەیە باشە کێ سەریە بڕێ و دوجارێتە لای قەسابەکە ئەمانە هەموو هۆکاری گواستنەوە یعنی تۆ بەرکەوتەی ڕاستەوخۆ لەگەڵ ئەمەیە توشتەکە باشە ئەمە هەتا ئێرە ڕوونکردنەوەیەکی زۆر وردیا کاک شاخەوان دەستە خۆش بێ ئەنجاگەینە ئەو قۆناغی کە خوا نەخواستە کەسەکان تووشیان دەبێت ئەمان نیشانەکانیان چییە چون بزانن کەمە هەڵگرین بچن پشکنین بکەن نیشانەکانی وەکو پێم وتی تۆ زیاتر ئێمە ڕسی گروپمان هەیە ڕسی گروپەکان چێن ئەمانن کە سەرکاریان لەگەڵ ئاژەڵاریە هەیە قەسابەکان ئەمانە و هەروە هاوڵاتیانیش بەعام تەمان نیشانەکانی لە سەرەتا ئێمە شتێکەیە پێڵێن ئینفلۆنزا و هاوشێوەکانی یعنی نیشانێکی تایبەتی نییە لە سەرەتایە لە ڕاستیە
وەکو هەموو ئینفلۆنزایەک ئینفلۆنزا و هاوشێوەکانی نیشانەی هەیە. نیشانەکانیش زیاتر چییە؟ تایەکی بەرز واتە لە 38.5 پلە یان زیاتر بێ و بەردەوامیش بێ. یعنی لانیکەم 3 ڕۆژ بۆ 10 ڕۆژ، یعنی لە 3 ڕۆژ زیاتر. ئەمە سەرێشەیەکی تون، شەکەتی و هیلاکی، ئازاری جونگە و هەڵامەتی لەگەڵا نیە. احتیمالە لە هەنێ حاڵەتە ئەمەش دروست بێ، بەڵام هەڵامەتی لەگەڵا نیە بەعام. و ئەمە لە ستێپی یەکەمە. ئێمە ڕێنمایەکانمان وایە هەر کەسێ هەستی کرد بەم نیشانانە و فترەیەکی خایان 3 بۆ 10 ڕۆژ باشتر وایە سەردانی نەخۆشخانەکانمان بکە، سەردانی پزیشک بکە. و چارەسەری هەیە؟ چارەسەری هەیە، بەڵێ بەپێی پرۆتۆکۆڵ چارەسەر ئەکرێت. تەمان پرۆتۆکۆڵێکی عالەمیە و بزات لێرەش عێراق ئیشی لەسەرەکە، ئێسش لە نەخۆشخانەکانی خۆمانەوە پرۆتۆکۆڵە هەیە. ئەگەر خوا نەخواستە کەیسێک هەبوو بەپێی ئەو پرۆتۆکۆڵە عیلاجە. باشە کاک شاخەوان، لە هەرێمی کوردستانە چەندێک تووشی ئەم نەخۆشیە بوون بەپێی پارێزگاکان ئەگەر زانیاریت لەبەردەستا بێت؟ لە ڕاستیە ئامارێکی وردم ئەم دقەیە لەبەردەستانە، بەڵام بەعام پێتان ئەڵێم کە لە سەرتانسەری عێراقا بڵاوە و زۆرترین حاڵەتەکانیش لە پارێزگای زێقارە و لە هەرێمی کوردستانیش دوهۆک هەمانە، هەولێری شەمانە، کەرکووکیش هەیە. مەترسیدارە و ئامارانی تا ئێستا هەن؟ خۆی نەخۆشیەکە خۆی مەترسیدارە، یعنی خۆی نەخۆشیەکی ترسناک. بەڵام ئامارەکەی بەرزە؟ ئامارەکە بەرز نییە لەبەرەوەی گواستنەوەی لە مرۆڤەوە بۆ مرۆڤ تۆزێ خاوترە بە بەراورد بە نەخۆشیەکانی تر، بە ئینفلۆنزاکانی تر. بەڵام نەخۆشیەکە خۆی نەخۆشیەکی ترسناکە. ئەوەی کە ئێمە قسەی لەکەین ئێستا لێرە ئەمەوێ بیڵێم و ئیشارەتی پێبەم، پارێزگای سلێمانی پاکترین پارێزگایە لەسەر ئاستی عێراق کە ئەم نەخۆشەی تیا تۆمار نەکراوە. چۆنەکە ئەم پاکترینە دروست بووە؟ ئەمە بەڕاستی من چەند مانگێک پێش ئێستا من بەشداری کۆنفرانس و دەورەیەک بووم. سپاس بۆ ئەوانەی کە هەڵسابوون بەم دروستکردنی ئەم محازەڕەیە. محازەڕەیەکیان دروست کردیەوە بە ناوی چیرۆکی سەرکەوتنی پارێزگای سلێمانی لە بەرامبەر تای خوێنبەر بوو. چیرۆکەکە باسی هەموو ئەو ڕێکارانەکە کە ئێمە چیمان کردووە بۆی ئەم نەخۆشیە بڵاو نەبێتەوە. ئەگەر هەش بێ بڵاو نەبێت. ئیجراتەکان زۆر بە سپاسەوە لێرەوە سپاسی بەڕێز کاکتۆر سەباح بەڕێوەبەری گشتی تەندروستی سلێمانیەکەین بەڕاستی بۆ هەموو کاروبارەکانی پەیوەست بە تەندروستیەوە لەسەر هێڵە و بزات بۆ ئەم حاڵەتەی مێرزسیانە کە نەخۆشێک ڕوئەیە بڵاوە بێتەوە ئەم زۆر بەپەرۆشە و هەم بەڕێوەبەراتی خۆپاراستنی تەندروستی سلێمانی و هەموو جیهەتەکانی تر کە لە ناو تەندروستی سلێمانین و ئیدارەی سلێمانیش بەڕاستی بە هەموو بە ناو شاری سلێمانی و هەموو قەزا و ناحەکانی من کە باسی شاری سلێمانیەکەم مەبەستم کۆی مەحافەزەی سلێمانی کۆی پارێزگاری سلێمانیە بە هەموو هەتا ناوچە دوورە دەستەکانیش هیچ کەیسێک هیچ حاڵەتێکمان نەبووە حاڵەتی گومان لێکراومان هەبووە بەڵام خۆشبەختانە ئەوە دەرنەچووە ئیجراتەکانیش وەکو پێم وتی کۆنتڕۆڵی هەموو ئەو سەرچاوانە ئەکەین کە مەترسین بۆ بڵاوبوونەوەی ئەو نەخۆشیە. باش کاک شاخەوان من ئەمە وەکو ئەم دوایین کە کۆتاییانە بە بەرنامەکە ئەو بمە دەستی خۆت کە ئەتەوێت هیچ شتێکی دیاریکراوە لەسەر نەخۆشیە. من بەڕاستی سوپاسی ئێوە ئەکەم و سوپاسی هەموو ڕاگەیاندنەکانەکەم. ئەمەوێ بەرپرسیارەتەکە دابەشکەین بەسەر هەموو لایەکە بەڕاستی. ئەم نەخۆشیە نەخۆشیێکی وەکو باسم کرد لە پێش نەخۆشیێکی مەترسیدارە. توانای ڕوبەڕووبوونەوەی ئەو نەخۆشیە لە بڵاوبوونەوە ئێمە بەتوانین بەڵام کە بڵاو بۆ احتیمالی هەیە بەڕاستی ڕوبەڕووی گرفتمان کاتەوە. ئێمە بەرەو ڕووی جەژنی قوربانە ڕۆی کە ئەمەوێ باسیکەم بەڕاستی بە دەرفەتم زانی. ئەم نەخۆشیێت وەکو باسم کرد سەرچاوەی ڕئیسی گۆشتی ئاژەڵە واتە ئاژەڵەکە خۆیەتی. ئێمە بەرەو ڕووی جەژنی قوربانە ڕۆی من لێرەوە تکا و ڕجام لە هاوڵاتیان هەیە. ئێمە بەردەوامی لە چاودێریکردن بەڵام ئەوانش هاوکارمان بن تکاتان لێەکەین هاوکارمان بن بە هیچ شێوەیە
ئاژەڵی قوربانی مەبنەوە لە ماڵەوە یا لە شوێنێک کە شیاو نییە تایە سەر بڕن بەبێ ئەوەی بە فلتەری کوشتارگەی سلێمانی کە کوشتارگەی ڕسمی سلێمانیە و پزیشکانی ڤێتەرنەری و تیمەکانی سەحە لەوێ ئامادەن تکاتان لێ یەکەین کە یعنی هیوادارم کە گوێمان لێ بگرن و هاوکار بین لەبەرەوەی بەڕاستی ئێمە مەترسیەکانمان ئەو هەوڵانەی کە چڕمان کردوتەوە بۆەوە بووە ئێمە ڕۆژی شەمە کۆبوونەوەمان مەبووە لەگەڵ بەڕێز بەڕێوەبەری گشتی تەندروستی سلێمانی کاک دۆستسەباح و ئەمڕۆژ بە پێی زانیارەکانم کۆبوونەیەکە بۆ لە قایمقامەتی سلێمانی هەموو ڕێکارەکان گیراونەتە بەر داوا ئەەکەین و ئێوەش هاوکار بن لە ڕاگەیانەکانەوە کە ئەو پەیاممان بگات بە هەموو هاوڵاتیانی هەرێمی کوردستان بە گشتی و بە تایبەتی سلێمانی تکاتان لێەکەین ئەم فترەیە و هەروەها ئەو شوێنانێک کە حیوانی تیا سرە بڕێ ئەگەر شیاو نەبوو لە کۆنتترۆل ئێمە کۆنتترۆلمان کردووە بەڕاستی بەڵام ئەگەر لە کۆنتترۆل دەرچوو بوو لە شوێنە کە لەبەرێکشە بۆ هاوڵاتیان خۆیان هەست بە مەسوولێتە بکەن بۆی توش نەبن لە دوجارە چکە هەموو شتەکە بۆ هاوڵاتی دیارە تیشکی خستە سەر بابەتێکی گرنگ ئەوش سەربڕێنی ئەو حیوانەیە کە لە کاتی جەژنی قورباندا نزیک دەبینەوە هاوڵاتیان خۆی ئەمە لەسەر شقامەکانی شابین ڕێکاک شاخەوان جاوە پێویستی بە تاواکاری ئەم قایمقامێت هەیە و ڕاگەیانیش ڕەنگە بۆکاری بن بۆگانی پەیامەکان هێوی خان ئەمە کۆبوونەوەمان هەبووە ئەمڕۆ کۆبوونەوەمان هەبووە باش ئەمان لەسەر خەتن وەکوم بەڵام ئەوەی کە باست کرد کە ئەبیندرێ من ناڵێم نەماوە بەڵام لەسانەوە کۆنتترۆل کراوە زۆر باش یانیەوە ڕێژەیەکی بەرزەوە داوا لە هەوڵاتیەکان ئەو دەی تریشمان بۆ تەواوکەن ئینشاءالله هیوادارین بەپێی هەوڵەکانی ئەو قایمقامەتی سلێمانی و ڕاگەیانەکانیش پەیامەکان بگەن ئەوە دەکرێت دەستخۆش کاک شاخەوان کە لێرە ئامادەبووی مادوونێ زۆر سپاس بۆ بەڕێز شاخەوان عەزیز بەڕێزیان بەرپرسی هۆبەی کۆنتترۆڵی نەخۆشیە گواستراوەکان بوون لە سلێمانی ئامادەی بۆ خۆشەویستان سپاس بۆش کە تایسەر نەرمان بوو